دوای بڕیارەکەی حەیدەر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لایەنە پەیوەندیدارەکان کەوتونەتە هەوڵدان بۆ کردنەوەی ڕێگای نێوان هەولێر کەرکووک پردەیە، بەڵام تا ئێستا هەوڵەکان جددی نین. بەڕێوەبەری ناحەی پردێ وردەکاری هەوڵەکانیان بۆ چاکردنەوەی پردە ڕووخاوەکەی نێوان کەرکووک هەولێر دەخاتە ڕوو. داواش دەکات لە بەربەرژەوەندی هاوڵاتیان هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم پەلە بکەن لە کردنەوەی ڕێگاکە. ئێمە وەکو ناحیە تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەهاتووە بە ڕسمی کە داوامان لێ بکاتن ڕێگاکە بکەینەوە. بەپێی ئەو هینانەی کە ڕۆژانە لە خلال چەند ڕۆژە شتێ کە ڕووی داوە کەڵێن جەنابی سەرۆک وەزیرانی عێراق ئەمری داوە، فەرمانی داوە کە ڕێگای کەرکووک هەولێر بکرێتەوە بە شێوەیەکی ئوسوڵی لەگەڵ مراعاتی وەزعی ئەمنی کە ئەڵێن مراعاتی وەزعی ئەمنی کە هەستیم بۆ کردنەوەی ئەم ڕێگایە. ئێمە داوامان کردووە لە جەنابی پارێزگاری کەرکووک وەختی خۆی کە زوو داوامان لێ کرد کە داوا لە تۆڕق جسوور ڕێگاوبانی کەرکووک بکە کە بێن کەشفی جسرەکەمان بۆ بکەن بۆ دووبارە چاکردنی ئەو نێژانکردنی جسرەکە. لە 20 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بە هۆی شەڕ و پشێوی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە ناحەی پردەیە پردی نێوان کەرکووک هەولێر لەلایەن پێشمەرگەوە تەقێنرایەوە و ڕووخا. بەو هۆیەشەوە ماوەی نزیکەی 8 مانگە هاتوچۆی ئۆتۆمبیل لەو ڕێگەیەوە ڕاگیراوە. بەڕێوەبەری بنکەی پۆلیسی پردێ دەڵێت لە پلانیاندایە لە ڕێگەی ئەو پردانەی ناو شارەوە بتوانن ڕێگای هاتوچۆ بۆ ئۆتۆمبیلی بچووک بکەنەوە. چاوەڕێی بڕیاریش دەکەن بۆ گرتنەبەری ڕێکارە یاسایەکان. ئێستا شەڵەشی جددی هەیە لە حکوومەتی مرکزیە و لە حکوومەتی هەرێمە بۆکردنەوەی ئەم ڕێیە. رامە و سەبەبەی کە حتا ناگرێتە لە بۆی پردەکە تەقیتەوە ئەو پردەش پردێکی گەورەیە باسانی چاکەوە نابێ. داوای 4 مانگیان کردووە لە مدیریەی تورق جسوور وەختی 4 مانگ و 714 ملیۆن دیناری عێراقی بۆ چاکردنەوەی ئەو پردە. لەبەر ئێمەش وەختی دەوێ و کاتی دەوێ لەم دەمودەزە ناکرێت. ئێستا مقتەرحەکەوەیە ڕێکی حەڵی بکەنەوە لە شێراوە بۆ ناو پردێ قەمەرێک گچکات و چوو بکە ساڵۆن نەفرادەوەی سیارەی گەورەش ڕێ دوو بزە هاتو چوو بکە حتا ئەو پردە چاکەوە دەکرێت. بەڵام حتا ئێستا تەنیا مقتەرحەکە و لزنەش تەشکیل کراوە لە هەردوو لاو کەشفەکەش کراوە راپۆرتشمان نووسیوە بۆ مەکتەب سەید ڕئیس وزەرا چاوەڕێی تالیماتمانە. نۆژەنکردنەوە و بەگەڕخستنەوەی پردی نێوان کەرکووک هەولێر 4 مانگی پێویستە. بۆ ئەو مەبەستەش داوا کراوە زیاتر لە 600 ملیۆن دینار بۆ تەرخان بکرێت. بەڵام تا ئێستا بڕیار لەسەر ئەو بڕاپارەیە نەدراوە و لایەنە پەیوەندیدارەکانی چاوەڕێی بڕیارەکانن تا دەست بە نۆژەنکردنەوەی ئەو بەشەی پردەکە بکەن کە زیانی بەرکەوتووە. چوونی پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەولێر و بەغداد بەردەوام کاریگەری کردوتە سەر ژیانی هاوڵاتیان. بەهۆی تێکچوونی ئەو پەیوەندیانەشەوە ماوەی نزیکەی 8 مانگە بەهۆی تەقانەوەی پردی نێوان کەرکووک هەولێر ڕێگای هاوڵاتیان لە سعاتێکەوە بووە بە 2 سعات و نیو. ئێستش هەوڵێکەیە بۆ ئەوەی ئەم پردە چاک بکرێت و ڕێگای نێوان هەولێر کەرکووک بە تەواوەتی بکرێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی پردێ.